بەڕێز مەڕوانم کاتت باش بەخێر هاتی. هەموو کاتت باش حاجەخان، زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوەش بەخێر بن. ئەمە هەواڵێکی خۆش بوو بۆ سەرجەم موچەخۆران و هەواڵێکی ناخۆش بوو بۆ هەموو ئەوانەی کە یانوت هەژماری من سەرکەوتوو نابێت. بەڵام بینیمان لەو ماوەی کە زۆر دانرا بوو بۆی کە هەژماری من لە کاتێکی پێویستا بگاتەوە ئاستی کە زۆرتری موچەخۆر بێت بگرێت لەوەش زۆر زووتر کەوتە سەر پێ و بە بەهێزتر دەرکەوت. ئێستا کە دوایەوەی دادگای فدراڵی تر هیچ قسەیەکی بۆ هیچ کەس نەهێشتەوە، هیچ بربەستێکی نەهێشتەوە، تا چەنە بێتە ئەوەی کاریگەریەک بۆی کە خێراتر پرۆسەکە بەڕێوە بچێت. بەڵێ حاجەخان، بەخۆی ئەگەر بێنەوە سەرەتایی پرۆژەی هەژماری من کە ساڵی پار دەست بە کارمان کردەوە، هەر لەو کاتەدا جەنابی سەرۆک وەزیران مەسرور بارزانی لە گفتوگۆدا بوو لەگەڵ جەنابی سەرۆک وەزیران محەممەد شێع سوودانی و هەروەها پارێزگاری بانقی ناوەندی عێراقی عەلی العەلاق بۆی دەست پێ بکەین بە پرۆژەی هەژماری منەوە. بەڵام بەداخەوە لەگەڵ ئەوەی دادگای فدرالی قەرارەکەی دادگای فدرالی باوکو جەنابەت باس کردەوە، لەو کاتەدا جەنابی سەرۆک وەزیران لە هەوڵەکی بەردەوامدا و بۆەوەی کێشەکان حەلی بکاتن، بە خۆشبەختانە بۆی هەفتەی بڵێن دوێنێ کتابەکەتان بەدەست گەیشت. ئەو کتابش کە باس لەوەی دەکاتن کە نەک تەنها ئەو بانکانە کە حکومینە، بەشکو هەموو بانکەکان ئەوانی کە مۆڵەتیان هەیە لە بانقی ناوەندی عێراق توانین بەشدار بن. لێرەدا ئەمە ئەوەش دووپاتی کردەوە بۆ ئێمە بۆ پرۆژەی هەژماری منکەوە ئەو بانکانە هەژ بانقەکە لەگەڵمان ئێستا کار دەکەن کە حکومی و ناحکومی تێدایە، وای دووپات کردەوە کە ئەو بانکانە دەتوانن هەژماری بانقی بکەنەوە بۆ فەرمانبەران. فەرمانبەریش حەقی ئەوەی هەیە کە چ بانقەچی هەڵبژێری ئەو مافەشیان هەیە وەکو مافی فەرمانبەری ئەتیادی ئەم موچەخۆری ئەتیادی لە عێراقەوە. بەڵام بەتەکیدی بەپێ ئەو مەرجانەکە دامانەوە پرۆژەی هەژماری من بۆ نمونە دەبیلقیان هەبی لە کوردستان بۆی بتوان خزمەتگوزاری پێشکەشکەم بە فەرمانبەرانی ئێمە، هەر وەکو ئەو مەرجانە دامانەوە بێتەوە بەردەوام دەبین وەکو باسمان کرد پێشترش دەرگامان کراوەدەی بە هەموو بانقەکان بەپێ ئەو مەرجانەکە دامانەوە. کەواتە ئێستا ئەبێ و بانکانەی کە مۆڵەت پێدراون ئەتوانن، بەڵام وەستاوەتەوە سەرەوەی تا چەند ئەو مەرجانیان تایە کە لەلایەن ئێوە ڕێگە پێدراوە. باشە، ئێستا لە ڕووی یاساییەوە پرۆژەی هەژماری من لە چ قۆناغێکدا؟ وەکو باسم کردی مەسئلەی یاسایی لە پرۆژەی هەژماری لە بدایەتەوە هەر یاسایی بووە. لە بدایەتەوە ئەمە لە گفتوگۆ دابووین لەگەڵ بانقی ناوەندی عێراقیە کە تاکە شوێنێکی وەکو مەرجعیەتە لە بۆ بانقەکانە. لەو کاتەدا تاکو ئێستان لە کۆنتاکتێکی بەرداوام دابووین لەگەڵ بانقی ناوەندی عێراقیەوە، هەر بانقێک بەشدار دەبی لە پرۆژەی هەژماری من پێشەوەی بەشداربی ئەمە کتابێکی دەبی ئاراستەی بانقی ناوەندی عێراقی بکەن بە ئەوەی قبولیان بی بێنەوە هەژماری من. بۆی ئەمە لە بدایەتەوە یاسایی بووە، بەڵام ئەو کێشانە دروست بووە نەخوا بەزیادبی ئەو کێشانە ئێستا نەماون و ئەمە بە بەرداوامی کارەکانی خۆمان دەکەین بەوەی بگەین بە 1 ملیۆن موچەخۆر تاکو نهایەتی ئەو ساڵ. کەواتە پلانەکە وەک خۆی جێبەجێ دەکرێتن و بەڵکو خێراتریش باشە. کەواتە بۆ مانگە چەند موچەخۆرەتوان لە ڕێگەی هەژماری منەوە موچەکانیان وەربگرن؟ بەڵێ بەپێ ئەو پلانی کە دامانناوە بۆ ئەو مانگە نزیکەی 75,000 موچەخۆر موچەی خۆیان لە ڕێگەی هەژماری منەوە وەردەگرن لە هەولێر. ئەو ژمارانە وەکو پێشتر باسمان کردەوە مانگ و دوای مانگ گەورەتر دەبێتن، فراوانتر دەبێتن بۆ شارەکانی تکەی هەرێمی کوردستان. باشە، موچەخۆران تا چەند سەرپشکن لە هەڵبژاردننی بانکەکان؟ ئایا زیاتر بووە بە تایبەت بۆ ئەم مانگە سەرپشکە بن لە هەڵبژاردننی ئەو بانکی کە خۆیان پێویستیان و کە خۆیان ئارەزویەکەن؟ بەڵێ بە بەرداوامی لە سەرەتای پرۆژەکەەوە کە فەرمانبەر یێت بۆ دروستکردنی هەژمارەکە هەموو بانقەکان لە پێش دەبیتن. ئەمە وێبسایتێکمان هەیە لە ڕێگەی ئەو وێبسایتە ماڵپەری ئەلکترۆنیە هەموو سرویسی ئەو بانقانە تێدایە، خزمەتگوزارەکانیان یاخود ئەو فەرانی کە هەیەە بۆ فەرمانبەران. ئیتر فەرمانبەر سەرپشکە بزانە چ ئۆفەرێک چ بانقەی بەدڵە ئەتوانی لەگەڵ ئەو بانقە بڕواتون و هەژماری خۆی بکاتەوە لەو بانقانە. دەیتر ئەو کاتی ئەمە وەکو باسم کرد لە سەرەتاوە دەیدێنە بەرامبەر فەرمانبەرەکان بۆی خۆیان هەڵبژێنن لەو بانقانەکە لە پرۆژەی هەژماری من بەشدارن. باشە، ژمارەیەکی زۆر لە فەرمانبەران کارتەکان وەرگرتوتەوە، کارتی بانکیەکان وەرگرتوتەوە، بەڵام تا ئێستا موچەکان لەو ڕێگەیەوە وەرنەگرتووە. بۆ ئەوان چ هەواڵێکی تازە هەیە خودت چۆن ئەو کێشیان چارەسەرەکرێت؟ بەڵێ بەخۆی ئەوە کێشە نییە بەتایبەت، ئەمە وەکو باسمان کردیە بەخۆی چەند شت هەیە لە پشت ئەوەی کا بتوانین موچە بدەین. یەکەم خاڵە مەسئلەی ATM کابوون مانجی ڕابردوو نزیکەی 100 ATM دانرابوون و ئاکتیو بوونە خەڵک
یان موچە خۆرتوانی موچی خۆیان لەو ڕێگە موچی خۆیان ڕابکێشن بە ئەو مانگە ژمارەکان زیاتر دەبیتن هەتا ژمارەی ئەیتیئەمەکان و نێتۆرکی ئەیتیئەمەکان فراوانتر دەبی ژماری موچە خۆران زیاتر دەبێتن. باشە بەڕێز مەروان ئێواڵەن کە کۆمەڵێک مەشتان هەیە بۆ هەر بانکێک کە بێتە ناو پرۆسی هەژماری منەوە. ئەو مەرجانە وا دەکات کە بە تەواوی ئەو بانکە بە فلتەرێکدا بڕوات بۆی ئیتر موچە خۆرێک هیچ دوودڵ نەبێت لە هەڵبژاردننی بانکێک کە خەمی بێت بانکێکیان لە بانکێکی تریان باشترە یاخود ئەمان باش نییە. یعنی ئەو مەرجانی ئێوە بنە بە پێوەرێک بۆی کە بانکەکە بە کوالتێکی باش خزمەت گوزارەکانی پێشکەش بکات. بەڵێ بەتێکیدی لەگەڵ ڕێکەوتنێک لەگەڵ هەر بانکێک ئەو کاتی ڕێکەوتنێک واژوو دەکرێت لەگەڵ نووسیگەی جنابی سەرۆک وەزیران ئەو لەو ڕێکەوتنەکە باز دەکرێتن کە هەندێک مەرج هەیە زەرورە جێبەجێ بکەن باقەکان بۆ نمونە بەسریتی شت بۆ باسەکەم ئەویش کە سنتری خزمەت گوزاری دەی بە زمانی کوردی بی بۆی فەرمانبەر کە کێشەی هەیە لەگەڵ بانقەکە توانی تەلەفۆنی بۆ کە دەبی 24 ساعت ئەو خزمەت گوزاری بەردەست بی دەبی ئامێری ATM دامدرێ هەموو بانقەک ناتوانانی ئەو ئینڤستمنتە یاخود بتوانی ئەو ئامێرانە دەست بەرکە بۆ فەرمانبەران بۆیە زەرورەکە ئەمە ئەو مەرجانە لەگەڵیان ڕێککەوین ئەو جە باقەکان بتوانانی ئەو کاتی بەشداربی بۆیە هەر بانقەک ئێستا لەگەڵ پرۆژەی هەژماری من پارتنەڕ یاخود لەگەڵمان کار دەکاتن ئەو مەرجانە هەموو پەسەندی کردەوە کا بتوان فەرمانبەر سوودی لە خزمەت گوزارەکانیان لە قەرزەکانیان وەرگری ئیتر دەمێتەوە سەر فەرمانبەر چه خزمەت گوزاری بەدڵە. باشە هیچ هەوڵێک هەیە هیچ بانکێکی دیکە بۆ ئەم مانگە بۆ مەرجانە بێتە ناو پرۆسەکەەوە بەخۆی ئەمە لە بەردەوامی لە سەرەتا پرۆژەوە تاکو ئێستا لە پەیوەندیکی زۆر لەگەڵ هەموو زۆربەی بانقەکان بووین بەو ئاخیرانە مانجی ڕابردوو ئەوشمان ئێلان کردووە کە بانقی IDB بەشدارە کە ئێستا لە پرۆژەی هەژماری منەوە توانن سوودمەند ئەو بانقی هەڵبژێری بەڵام وەکو باسم کردیە هەموو بانقەکان کە ئێستا لە کۆنتاکت لەگەڵمانن مەرجەکانمان پێداون هەندێکیان تاکو ئێستا ئیش لەسەر ئەو مەرجانە دەکەن بۆەوەی بتوانن بەشدارم لە پرۆژەی هەژماری. باشە هەڵبەت و بانکانە کۆمەڵێک خزمەت گوزاریان هەیە پێشکەشیەکەن بە بەشدار بوانێن لەکێ ئەو خزمەت گوزاریانە پێشکەشەکرێت بەخۆی لە چ ڕێگایەک هەیە یان ڕێگای ئەلکترۆنیە یان ڕێگای لقەکانە بۆ ئەمە لە بدایت باس کردەوەندەی بانقەکان لقیان هەبی بۆی بتوان ئەو خزمەت گوزاری پێشکەشکەن بۆ نە لە وەرگرتنی قەرزێکی زۆر بچووک زۆربەی بانقەکان لە ڕێگای ئەپلیکیشنی خۆیان توانن سوودمەند داوای قەرزێکی بچووکیان لێ بکە یاخود ئەگەر قەرزەکە گەورەتر بی ئەو کاتوانانی سەردانی خودی فەرعەکەی بانقەکەی بکاتن بۆەوەی بتوانی ئەو خزمەت گوزاریانە وەرگری واسە هەر لەگەڵ وەرگرتنەوەی کارتەکە و کە هەژمارەکەی تر کاری کرد ئەتوانێت سوودمەند بێت لەو خزمەت گوزارن چونکە وڵاتیان زۆر پرسیارەکەن لەسەر وەرگرتنی قیست و قەرز و ئەو بابەتانی دیکە. بەڵێ بەخۆی ئەمە یەک لەو مەرجانە کادامە نەرگەل بانقەکان پێشکەشکردنی قەرزە بەڵام لە هەمان کاتدا دەبی بانق بۆ نمونە بەلای کەمی چەند مانگێک موچەی فەرمانبەر من بداتەوە بۆی بتوانین دەست پێ بکە قەرزەکانی بداتەوە نەک لەگەڵ وەرگرتنی کارتەکە بەڵکو لە کاتی دابەزینی موچە بۆی ئەو علاقە دروست دەبی لە بینی فەرمانبەر و لە بینی بانقەکانە بەڵام مەرجێکی زۆر مهمەکە پێشتر بۆ نمونە لە وەرگرتنی هەر قەرزێک ئەو کاتی دەبە تاپۆ دامدرێ یاخود یەک لەو نەوعانەکە داوایان دەکرد بەڵام ئێستا حالیەن کەتوانن هەر لە ڕێگای موچەی خۆیان قەرزی وەرگرن پێویستیان بە هیچ سەپۆرتێکیان شتێکی ناوێت ئەو هەر بۆ خۆی کارتەکە و کە لە هەژماری منە شتێکی تەواوە. دوایین پرسیار حەزەکەم لە کۆی گشتی ئەو پرۆژە گرنگەکە جێبەجێکرێت چ کاریگەریەکە بێ لەسەر ئابووری هەرێمی کوردستان بە شێوازێکی گشتی تەنها ئەو پرۆژەی هەژماری من تەنها پرۆژە نییە لە بۆ مەسائلی دیجیتالکردنی پارەدانە چەند پرۆژێکی گرنگ هەیە لە نووسینگە جنابی سەرۆک وەزیران کە لەوانەیە بەم دیزەکانە ئەعلان دەکرێتن لە ڕێگەی ئەو پرۆژانەوە بە گشتی ئەمە دەستیکار دەرەخسێنی بۆ خەڵکی هەرێمی کوردستانە بانقەکان وەکو باسم کرد کە تەوەسع دەکەن ئەو کاتی ئیشیان بەدەستی کارەوەتە ئەو کەسانە کا بێکارن توانن بەشدار بن و سوودمەند بن لە هەمان کاتیشدا شێوازی پارەدانەکە لەبەروی لە ڕێگای بانقەکانەوە هەندێک لە خەڵک بۆ نمونە ئیشی بە موچەکەی خۆی نیە ئیتر ئەکا موچەکەی بەجێهێشتووە لە بانقەکان باقیش ئەو پارە بەکاردێنی بۆ پێدانی قەرز بۆ فەرمەبەرەکی تکە یاخود بۆ خەڵکی گەڕێکی ئابووری دروستە بێت. بەزەبت بەڵێ زۆر سپاس بەڕێز مەڕوان ئەحمەد سەرپەرشتیاری پرۆژەی هەژماری من لەگەڵمان بسپاس بۆەوە وای بەردەوامی و سەرکەوتنی زیاتر.